بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدادی کردو لەگەڵ وەزیری نەوتی عێراق سەبارەت بە جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی دەربارەی نەوتی هەرێم کۆبەوە بەپێی ڕاگەندراوی وەزارەتی نەوتی عێراق بێت هەموو ڕێکارێک دەگرنە بەر بۆی کە بڕیاری دادگای فیدراڵی کە لە 15 شوبات دەرچوو سەبارەت بە نەوتی هەرێمی کوردستان کە ڕایگەیاند یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان نادەستوریە بڕیارەکە جێبەجێ بکرێت و حکوومەتی عێراق لە مەودووە ئیدارەی فرۆشتن و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بدات. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی پەرلەمانی عێراقمان کردووە. مامۆستا بەخێر بێ سوپاس بۆ دەبوون سوپاس دەکەم بەر لەوەی کە بچینە سەر ناوەڕۆکی گفتوگۆکان لەبارەی نەوتەوە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەبارەی شاندی هەرێم کە ئەمڕۆ سەدانی بەغدایان کردهبوو کە پێکاتمون لە خاڵید شوانی وەزیرە هەرێم بۆ کاروباری بەغدا سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ئومێد سەباح هەروە سکرتێری ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی فەرمانگەی هەمانگی و بەدوەرچوون پێکاتی شاندەکە خوێندنەوەت بۆ چیە کە ئەمڕۆ سەدانی وەزارەتی نێوتی عێراقیان کردووە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سواس بۆ تۆ کاک حەکیم سواس بۆ کەناڵی پەیام سواس بۆ بینەران کە بە زمانی بەڕۆژووە و دوای ئەومان بوونە چاوەڕێی ئەوەن کە گوێ لە گفتوگۆیەکی ئابووریانە بگرن و هەندێک بابەتی سیاسیش. وەفدەکە ئەوەی کە سەرنجدا لە تەوازوونی وەفدەکە دوانیان دوو بە دونیانی یەکێتی و پارتی لە مەلەفی نەوتا شەریکن بۆیە چوار کەس چوون دوانیان بە شێوەیەک لە شێوەکان لەسەر یەکێتی مەحسوبن و دوانیشان لەسەر پارتی دیموکرات مەحسوبن بۆیە یەکێتی هەر نیگەرانیەک و هەر گلەیەکی هەیە لەسەر نەوت ئەوە تا وەفدەکانی بەشەراکە دەڕۆن لە مؤتەمەری تاقە لە ئیمارات جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لێو بوون بۆیە یەکێتی ئەو بابەتانەی کە باسیەکە دیوەک خۆی بە معارزە پیشانە و لە دیوەکەی تریشەوە لە ناو حکوومەتاوەکو پشک ئەڕوا دیفاع لە مەلەفی نەوتەکە جۆرێک لە مصداقیەتی ئەخاتە ژێر پرسیارەوە بۆ یەکێتی ئەوێ بە خۆیان بچێتەوە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو وەفداکە ئەوە لە ڕووی تەشکیلەی وەفدەکەوە کەواتە هەرچی لەسەر نەوت ئەوترێ کە یەکێتی بێبەری بوونی خۆی نیشانەدا وەفدەکان وا ناڵێن و ئەو دیفاعکردنە یەکێتی و وجودی لە ناو پرۆسەکە و لە مؤتەمەری تاقە حازرە بێ ئەو ئیدعاتانەی تری کە ئاگای لە نەوت نییە و ئاگای لە پرۆسەی نەوت نییە هەڵێوەشێنێتەوە نەخێر ئەوە تا ئاگایان لێ و ئەچەند دیفاعی لێەکەن لە تەواوی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان. خاڵی دووەم کە گرنگە ئەوە باسکەین کە پرۆتۆکۆلیەن عادەتەن لە دوو مستەوا کاتێک حکوومەتی ئەقلیم حکووماتی مەحەلی کە سەردانی حکووماتی ئیتیحادی ئەکەن جۆرێک لە ئەبێ شاندەکان کوفی یەکتر بن. وەفدەکەی هەرێمی کوردستان بۆ لای وەزیری نەوتی ئیتیحادی چوون کەواتە مەفروضوا بوو وەزیری نەوتی هەرێمی کوردستان وەزیری سامانە سروشتیەکانە چونکە ئەو ئاگای لەو مەلەفەیە و ئەو مەلەفە مەفروضوایە بە ئاگاداری ئەو بێ کەواتە ئەمە پێمانەڵێ ئێمە شتێکمان نییە بە ناوی وەزیری نەوتەوە ئێمە مەلەفی نەوتمان هەیە لای ئەو دوو حیزبە سیاسیەیە بە تایبەتی لە لای پارتی دیموکراتی کوردستانە زۆرینەی قەزیەکە و ئەو مەلەفە چوەتە مەلەفێکی خانەوادەیەوە ئەو دوو خانەوادە ئەم مەلەفە ئەهێنن و ئەیبن و خۆیان بەرپرسن لە هەموو ئیخفاقاتی ئەم وەزارەتە و هەموو ئەو نەشەفافیەتە ئەو دوو خانەوادەیە لێ بەرپرسن کە دوو خانەوادە بەس دەبوو وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم لەگەڵ وەفدەکە بووایە ینی ضرورە پرۆتۆکۆلیەن تۆ کە بۆ لای وەزیرێکی معنی ئەچی ئەو لە ئەو بابەتە تێگا و ئەو ئەتوانێ ئەگەر وەزیر بێ و ئەگەر مختص بێ لەو مەجالە دیارە ئەو وەزیرە یا متمانەیان پێی نییە یاخود ئەو وەزیرەش نیگەرانە لەو وەزعی کە هەیە و ئەمڕۆ سەشەیە کە داوام نەکا و نیگەران بێ کە داوام نەکان نیگەرانە کاتی خۆی ئەو خەڵکی پارچە پارچەیە کرد لەسەر گەندەڵی و بە 5 دقە مەلەفەکەی حەلە کرد ئەو جاری پێشوو کە چوو بۆ لای وەزیری نەوت وتی لە 5 خولەکە لەسەر لە قاوە خواردنێکە کێشەی بنزینم حەل کرد ئەی ئەمە بۆ بە سعاتێک بۆمان حەل ناکا و هەرێم لەم قەیرانە ڕزگار بکە کەواتە وەزیر لە هەرێمە شتێک نییە بە ناوی ئەوەی سیستەمێکە بێ حکوومەتێکە بێ ئیدارەیەکە بێ نەخێر دیوەخانێک هەیە سەرۆکی خێڵێک ئیدارەی ئەم دیوەخانەت بۆ ئەدا و
مامەڵە بە مەزاجی خۆیەکە و نەبووجەی هەیە و نە قانونی هەیە و نە پرۆتۆکۆلی هەیە و ئەوانەی نییە ئەوەتانەیە وەفدەکانمان کە ئەچێ بۆ لای وەزیری نەوت وەزیری نەوت لەو مستەوە پرۆفشناڵیە باسیکە کە وەزیری نەوت ئێمە ئازانین لە پەرلەمانی بەغدا و لە ناو لیژنەی مالیە زیاد لە 5 جار کۆبنەوەمان لەگەڵا کردووە ئیمکاناتی علمی ئەو وەزیرە ئەزانین لەگەڵ ئیخفاقاتی ئەو وەزیرە ئەزانین و ئەزانین لە چەند مەلەفیش گلاوە بەڵام دوجار وەزیرێکە لە منتەهای پرۆفشناڵیەتی خۆی و میهنیەتی خۆیان باز لە مەلەفەکەیەکە وەفدەکەی حکوومەتی هەرێم هیچیان ئەو پرۆفشناڵیان نییە لە مەسلەی نەوتە کەواتە ئێمە پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستانە پرۆسەیەکە لە ئەساسیوە بە هەڵە دەستی پێکردو بۆ یە نەتیجەی هەڵی داوەزوتت لە کوردستان حکوومەت نیە دیوەخانمان هەیە یعنی حکوومەت ئەگەر هەبێ وەزیرە بێ سەرۆکوەزیرە بێ جێگری وەزیر قانونە بێ ئەو حکوومەتە ئێمە لە 2013 قانونی موازنەی نییە و لە فترەیەکە چاکسازی ئابوووریان نەکرد مستەشارینی لوبنانیان هێنا بوو هەر ئەو کاتە کە من بەشداریم کرد لەو دیدارەی پێم وابوو میری بوو پرسیارم لەوە لێکردن ئێوە چۆن مستەشاری لوبنانیتان هێناوە بۆ چاکسازی لە وەزعی دارایە لە کاتێکە ئەو قەزەی من باسیەکەم لە دەوری 2015 بوو لوبنان تەصنیفەکرێت بە دەولە الفاشلە چونکە لوبنان لە 2009 قانونی موازنەی نییە ئەوان تەقلیدی لوبنانیانە کرد بۆیە ئێستا لە لوبنان پارەکانیان بووە بە هەڵم و کەسیش نییە لیان پرسێتەوە 600 میلیۆن دلار هەروە لە بانکەکانی لوبنانە بێسەر و شوێن ڕۆیشتەوە لوبنان ئیفلاسی حکوومەتی کرد و ئیفلاسی بانکی مرکزی کرد کەواتە هەر قەرزێک لەوێ هەبووە بێسەر و شوێن چووە لە کاتێک ئەمە پێشتر باسییانە کرد لە ڕێگەی هەندێ سەرمایهداری لوبنانی و هەندێک سیاسی لوبنانیوە نزیکەی 800 میلیۆن دلار کاتی خۆی چوەتە لوبنان و ئەویش بێسەر و شوێن ڕۆیشت بۆیە ئەمە ئەگەر حکوومەتێک هەبێ ئەبێ لێپرسینەوەی لێ بکرێ پەرلەمانێک ئەگەر هەبێ ئەبێ لێپرسینەوە لە حکوومەتەک ئەوەتانە پەرلەمانەکان عاتڵ کردو بۆ شێوەیەکەیە حکوومەت بریتە لە کۆمەڵی موسسات بریتە لە مؤسسەی تەشریعی مؤسسەی تەنفیزی مؤسسەی قەزایی هەموو حکوومەتێک لە دنیا بریتە لەم سیانە مؤسسەی تەشریعی کە پەرلەمانە لا ئێمە پەرلەمان چ ڕۆڵێکی هەیە کەی دانیشتووە بۆچی دانیشتووە توانیوەتی چ کاریگەریەکی هەبێ ئەوە پەرلەمان حکوومەت ڕئیسی حکوومەت هیچ وەزیرێک نابینێ هەموو وەزیرەکان گلەیان هەیە و بازێکیان لە ماڵۆن و دانیشتون و گلەییان هەیە لە ڕێگەی ئەمینعامی مەجلیسی وزەرا و مامەڵەیان لەگەڵاکرێت ئەمە دوو دەستگای گرنگی حکوومەت هەردووکیان ڕۆڵ و کاریگەریان نییە دەستگای سێهەمیان کە دەستگای قەزاییە هەمومان ئەزانین دەستگای قەزایی حیزبەکەی زۆنی زەرد کە پارتی دیموکراتی کوردستانە قەنەعاتی بەو بڕیارانە نەبوو یا بەو سکاڵانە نییە لە سلێمانی لەسەری تۆمارەکرێ و ئەوەی یەکێتی قەنەعاتی بەو سکاڵانە نییە کە لە زۆنی زەردا لەسەری تۆمارەکرێ کەواتە سیستەمی قەزایی ئەگەر هەبێ ئەم دوو حیزبە فەشەلیان پێهێنا و تەجمیدیان کردووە ئێتر ئەگەر حکوومەت سێ پایە ئەساسی بریتی بێ لە تەشریع و تەنفیز و قەزایی هەر سێ پایەکە شکستی پێهێنرا بێ حکوومەت کامەیە کاک حەکیمیان کەواتە نەبوونی ئەم حکوومەتە باشترە نەبوونی باشترە لەبوونی یعنی ئەگەر ئەم چەند پارێزگایە ئەنجومەنی پارێزگاکان سەلاحیەتیان بدرایە تێ و کارەکانیان ڕای کردایە ڕنگ بێ لەوە حکوومەتە ئێستا ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگەر ئەنجومەنێکی فعال بووایە و بودجەی لە بەردەسا بووایە ئاوا هێز زبڵ و خاشاک ناوشار کۆنتترۆلکە بۆیە ئەم حکوومەتە یعنی بوون و نەبوونی وەکو یەکوایە بە قەناعەتی من باشە بەس دوای لەسەر نەوتەکە قسەکەین بەس باسی لوبنان کرد ئەمڕۆژ ڕاوێژکاری مستەفا کازمی مەسهەر محەممەد باسی لەوە کردبوو ئەو پارانەی کە لوبنانن کە دەستی بە سەرداگیراوە بە سیاسەکان و ئەو لایەنەی پارەکانیان لەوێن دەست بە دیوار بەسڕن یعنی ئەوەی ساوەی داهاتی بەپێی دیلۆیت 638 میلیۆن دلاری نەوتی هەرێم لەوەیە و پێشتر باز دەکە کە 17 میلیارد دلاری عێراق و هەندێک بەرپرسیارێمیش لەوێ تازە تاو ینی لوبنان کۆتایی پێاتۆ لەبەرەوەی ئیشهاری ئیفلاسی کردووە هەر حکوومەتێک کە ئیشهاری ئیفلاسەکە و بانکی مرکزەکەی ئیعلان ئیشاری ینی بڵاوکردنەوەی ئەوەی کە مفلیسە و ناتوانێت پارەکان بداتەوە ئیترەوە ئەو پارەیە بێسەر و شوێن ڕۆیشتوە تۆ کابرایەک مەسەن لێرە کۆمەڵێ ئەوانەی کە پارەیان چوو بۆ لای قەرزیان پێدرا بوو
کە ئیعلانیویان کرد هیچمان لە دەست نەماوە خاوەن قەرزەکان چیان لێکردن خۆ نەچوون یعنی حتا سکاڵای یاساییشیان لەسەر تۆمار نەکردن ساڵانە ئەو حاڵەتە دووبارە بێتەوە لە هەرێمە هیچ کام لەو خاوەن قەرزانە بە تەمای قەرزەکان یانی لەبەرەوەی کابرا ئیشهاری ئیفلاسی کردو حکوومەتی لوبنانی و بانکی مرکزی لوبنانی ئیشهاری ئیفلاسیان کردو بەوەی کەس داوای قەرزمان لێ نەکات چونکە نیمانە بیدەینەوە لوبنان و ئەزمونە سەقەتەی کە هەیبوو لە ساڵ 5 لوبنان دانیشتوانی لوبنان بەوت ئەزمونەی هەرێمی کوردستانە تێپەڕیوە لە ساڵ 5 لوبنان یا پەرلەمانتاری خانەنشینە یا وەزیری خانەنشینە یا پلە باڵای خانەنشینە هەمان تەجروبە لە ئەوروپا ڕوویدا لە یۆنان هەم یۆنان ئیفلاسی کرد لەبەرەوەی پلە باڵای زۆری هەبوو کە خاننشین کرابوون تەواوی بوجەی ئەو وڵاتە تەرخانەکرا بۆ موچەی خانەنشینەکان و پلە باڵاکان هەرێمی کوردستانیش بە قسەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە قەوجەیشی ئەحمەد دەرەجەدار و پلەدارمان هەیە ئیترە بێ چاوەڕێی چی لێ بکەین بۆیە ئەو پارانەی کە لە لوبنان بوون و مەزار محەممەد ساڵح هەڵێ دەستبێنن بە دیوارە ئەوە تعبیرێکی تر هەیە فاڵیە لیەدەین یعنی بە دەست بەتاڵی لێی دەرچوون و ئەو پارانە بوون بە هەڵم چۆن بە ئاسان دەسە و بەرپرسانە کەوتبوو هەروەش بە ئاسان پارەی خەڵکیشە نابێت کەسی لەسەر ڕوبەڕووی خۆی ڕوبەڕووی یاسا بکردو ئەگەر شتێکەیە قانون حفظ الودایع قانونێکەیە بۆ پاراستنی وەدایع نازانم لە لوبنانەوە هەیە ئێمە لەو فترانەی ئەخیرە لە خولی پێشوە زۆر لاکۆکیمان کرد لە نظامی بنووکی عراقیە هەبێت چونکە لێرەش لە عراقیشا کۆمەڵی بانک چوونەتە ژێروی سایە ئیفلاسیان کردو ێستا بانک هەیە لە شاری سلێمانی لە بەغدا کۆمەڵێک بانکان ناتوانن وەدایعی ئەوانەی کە پارەکانیان داناوە مودیعین بدەنەوە و تەنها ماوە ئیشاری ئیفلاس بکەن بانکی مرکزیش بە هەندێ ڕێکار ئەوانەی نەخستوەتە ژێروی سایەوە ئەگی نابێ و بانکانەژی ئیفلاس بکەن کاتی خۆی من لە مەلەفی یەکێک لەو بانکانە کرابووم بە لێپرساوی لیژنەیەک لە لێکۆڵنیوە بانکەکە پارەیەکی زۆری خەڵکی لابووە پارەی لە خەڵک وەرگرت و دوای چۆ بۆ مڵکی پێکڕی بوو دوای مڵکەکان لە فترەیەکە داشکان و بانکەکە ئیفلاسی کرد بەڵام بە قودرەتی قادر بانکەکە ئەگەر بڕۆی میزانی عمومی بخوێنیتەوە لە یەک ساڵە لە ساڵ سەرمایەکەی زیای کردووە کەسیش نازانێ ئەم سەرمایی چۆن هێناوە و چۆن ئەم پارەیە هاتۆتە ناو ئەم بانک باش ئەمە وەزعی اقتصادی و ئابووری هەرێمی کوردستان و عێراق باش بینەوە سەر پرسیینەوتەکە ئەمڕۆ زیری نەوتی عێراق باسی لەوە کردبوو کە بڕیارەکەی دادگا جێبەجێ دەکەن دەمەوێت سەرنج بزان مەسەرەوەی کە دەڵێ کۆمپانیای نەوتی کوردستان دادەمەزرێنن حسابێکی بانکی دەکەنەوە گرێبەستەکانی ئینشاڵڵەوەشێنەوە چی باسکرا مەلەفی نەوت با هەر لە ئێسەوە پێشبینی بکەین بۆ دوای ئەمەکە باش مەلەفی نەوت لە 2012ەوە ئەیهێن و ئەیبەن و لە محکەمەی ئیتیحادیە و تا لە 2022 بڕیاری لێدراوە دوای مەلەفی نەوت مەلەفی خاڵە گومرگەکانمان هەن کە دیسان ئەوەش ئەبێتە یەکێک لەو بابەتانەی کە حکوومەتی ئیتیحادی ڕۆژێک لە ڕۆژان اینجا لە چوارچێوەی محکەمەی ئیتیحادیا بێ لە چوارچێوەی فەرزی قانونا بێ مەلەفی گومرگ دێنەوە پێشەوە ئەوە هەر لە ئێسەوە خەڵکی هەرێم و حکوومەتی هەرێم ئەوەش چی لێ دەکەن ینی بە پێی قانونی ئیدارەی مالی بە ئیدارەی مشتەرەکە بێین بکرێ خاڵە سنووریەکان خاڵە سنووریەکان لە قانونی مەنافیزە ویسایە هی حکومە ئیتیحادیەکەی بەڵام ئیدارە هی هەرێمەکانە بۆیە ئەبێ ئەو پارانەی لە خاڵە گومرگەکان وەرەگرن بڕاتە خەزانەی موحد دوایی لە خەزێنەی موحدەوە تەوزیع بکرێ ئەوە خاڵە گومرگەکانیش مەرحەلەیەک دێ ئەوەش ئەبێتە باس و خواست بۆی جەنابەت و کەناڵە بەڕێزەکەتان سەبقی سەحەفیتانە بوو هەر ڕۆژێک ئەو بابەتە خراە باس بڵێن کەناڵەکەی ئێمە پێشتر باسی کرد خاڵی سێهەم مڵکەکانی وەزارەتی دارایی وەزارەتی دارایی کۆمەڵی مڵکی هەبووە لە سلێمانی لە هەولێر لە بۆ وەزارەتی دارایی عێراق وەزارەتی دارایی عێراق لە ڕێگەی ئەو بانکانەیکان بانکەکان لە عێراق سەر بە وەزارەتی دارایین بانکی ڕافیدەین ئێمە ئەمانویست فەرعی بانکی ڕافیدەین بێننەوە بۆ سلێمانی کاتێک چوین و متابعی بابەتەکەمان کرد بانکی ڕافیدەین ئەڵێ من 8 مڵکم لە سلێمانیا دەستی بەسەراگیراوە پارێزگای سلێمانی 8 مڵکم لە پارێزگای هەولێر دەستی بەسەراگیراوە 5 مڵکم لە پارێزگای دۆک دەستی بەسەراگیراوە تا ئەم مڵکانم نەدەنەوە من ئامادەنیم ئەم فەرعانە بێنمەوە کەواتە ڕۆژێک لە ڕۆژان ئەم بانکی ڕافیدەینە سکاڵا تۆمارەکە اینجا لە هەر محکەمەیەک لە محکەمەکان بێ ئەمەش دیسان یەخەی بەرپرسانی هەرێمەگرن کە ئێمە زۆر هەوڵماندا ئەو مەلەفە حەلکەین و بانکی ڕافیدەین ئامادە بوو لە بری مڵکەکانی تعویز وەرگێ قەرەبوو وەرگێ بە ئەرز لە شوێنی تر بەڵام بەرپرسانی سلێمانی ئەوەیان نەکرد و نەهاتنە پێشەوە بۆیە 21 مڵکیش لەو بابەتە نیزاعی لەسرە ئەمە مەلەفی سێهم
ڕاپۆرتەکانی دیوانی ڕقابەی مالی. دیوانی ڕقابەی مالی ساڵانە حسابی میزانی مراجعەکە چەند پارە هاتۆتە هەرێم لەبەرەوەی لە 26 سێ 2012 راپۆرتێکی نووسیوە لەو راپۆرتە ئەڵێ بڕی پارەی زیاد هاتووە بۆ هەرێم کە تەرخانی تەخمینی کردووە بە نزیکەی 21 تریلیۆن دینار. ئەم راپۆرتە چووەتە دەستگای قەزایی. ئەمە مەلەفی چوارەم ڕۆژێک لە ڕۆژان ئەم مەلەفی دیوانی ڕقابەی مالیێژێن. مەلەفی نەزاهە و نەود. مەلەفێک هەیە لە نەزاهە 500 لاپەڕەیە لە سەردەمی عادل عەبدولمەهدیە. هەیئەی نەزاهە مکەلەف کراوە بزانن هەرێم چەندێک زیانی لە حکوومەتی ئیتیحادی داوە لە ڕێگەی فرۆشتنی نەوتۆ. ئەوەی کە باسەکرێ 128 ملیار دۆلارە کە باسەکرێ، بەڵام راپۆرتەکە مبالغەی زۆری تیاکراوە. ئەمە یەکێکە بێ لەو مەلەفانەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان دیسان یەخەی حکوومەتی هەرێم ئەگرێت. مادەی یەک لە قانونی ئیدارەی مالی فەقەرەی 8 کە باز لە موازنەی هەرێمەکە. حکوومەتی ئیتیحادی ئەتوانێ نەوتەکەیشی کۆنتترۆل کرد 1 دینار نەنێرێ بۆ هەرێم تاوەکو ئەو فەقەرەیە جێبەجێنەکە. ئەو فەقەرەیە ئەڵێ حکوومەتی هەرێم ئێستا موازنەی نییە لە 2013 و 14 و 15 و 16 و 17 و 18 و 19 و 20 و 21 و 22 دەدانە ساڵی ڕەبەقە حکوومەتی هەرێم قانونی موازنەی نییە. کەواتە هەر پارەیەکی وەرگرتووە مخالفەی داراییە، هەر پارەیەکی سەرف کردووە مخالفەی داراییە بەبێ وجودی قانونی موازنە، چکە قانونی موازنە غیتای قانونی. ئەمەش یەکێکە بێت لەو مەلەفانەی کە ئەڵێ ئەبێ موازنەکە تەصدیق بکەی لە پەرلەمانەکەی خۆتە دوایی بینێری لە موازنەی ئیتیحادیە دەرز بکرێ. ئەمەش یەکێکە بێت لەو مەلەفان. مەلەفی نەوتی هەرێم کە چووەوە تورکیا، ئەوەی یەکەمیان کە باسی نەوتر کرد ئەوە سکاڵای حکوومەتی ئیتیحادیە لەسەر حکوومەتی هەرێم لەسەر وەزارەتی سامانە سروشتەکان و بالئەخەس داوایەک لە 2019 کراوە تەوحید کراوە، یەکیان لە 2012 یەکیان لە 2019 تەوحید کراوە باز لە نایاسایی بوونی قانونی نەوت و غازەکە. قانونی نەوت و غاز لە هەرێمی کوردستانە کاتی خۆی لەژێر لە بەر ڕۆشنایی تەوسیەی ئەمریکیەکان مادەی 121 دەستور ئەڵێ هەر قانونێک لە عێراقدا نەبوو هەرێم قانونی هەبوو ئەولەویەت بۆ قانونی هەرێمە. ئەم قانونە کە دەرکراوە لەبەر ئەوەی لە 48 سەعاتە قانونەکە هاتوۆتە پەرلەمان مناقەشە کراوە تەصدیق کراوە، مەرسومی باوڵێن سەرۆکی هەرێمیش کاتی خۆی واژووی لەسەر کردووە بۆتە قانونێک لە هەرێمە. ئێستا مەحکەمەی ئیتیحادی بڕیاری داوە ئەم قانونە نادەستوریە لەبەرەوەی لەسەر بڕگەکانی مخالیفە بە دەستور. ئەو سکاڵایی تر کە لەسەر تورکیا تۆمارکراوە نەوتی لە هەرێم کڕیوە، حکوومەتی ئیتیحادی داوای 26 ملیار دۆلار لە تورکیاکە. تورکیاش بە شێوەیەک لە شێوەکان لە یەکێک لە قۆناغەکانە ئەویست حکوومەتی هەرێم تووشی ئەم قەیرانە بکە. کەواتە هەموو ئەم مەلەفانە کە هەن یەک لە دوای یەک تا ئەو قەزیەی کە لە بەرنامەکەی جەنابتا باسمان کرد وتمان ئەم ئیتیفاقیەی کە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا کردوێتی بەبێ خوێندنەوەی واقعی سیاسی هەرێمی کوردستان ئەبێتە گەورەترین کارەسات بۆ خەڵکی کوردستان. ئەوە بیدایەتەکەی دەرکەوە هەرچەندە خوازیارین تەنها بۆ سیاسیەکان بێتە کارەسات و ئەوان دووچاری کێشەکە ببن و ئەژبن، چونکە قراراتی مەحکەمەی ئیتیحادی کاک حەکیمیان لە مادەی 92 دەستورە 94 دەستورە هاتووە قرارات المحکمە الاتحادیە باتە وملزم باش کەس بۆی نییە ئستئنافی بکە و ئەبێ هەموو کەسی جێبەجێ بەڵام سەرۆکی حکوومەت دەڵێ نادەستوریە و قبوڵیشی ناکەین. ئەوە خۆی بۆ خۆی ئەم ڕۆڤدەی ئەمڕۆیان کە ڕۆیشتون بۆ ئەوەی ئیجراعاتی قانونی ئەو مەحکەمەیە بکە ادعاە دلیلە لەسەرەوەی کاتی خۆی کەیان و نادەستوریە بە هەڵات چوو بوون و ئێستا پەشیمان بوونەتەوە، بەڵام ئەوە حکوومەتی هەرێمە عادەتی نییە قەد اعتراف بە حقیقەت بکە، بۆیە ئێستا ڕۆیشتون و ئەڵێن لەسەر ئەو مەلەفە کۆبوونەوەمان کردووە. بەڵام کێشەکە لەوایە من ئەو وەفدانەی هەرێم لەگەڵ ڕێزم بۆ شخصەکانی کە ڕەفیق و برادەرمانن، بەڵام هیچ سەلاحیەتێکیان نییە. کاتێک کە وەفد ئەنێری لیژنەیە گەنێری وەفدێ گەنێری ئەبێ ئەم وەفدە دوو قەزیەیە. یەکەم سەلاحیەتی ئەدەیتێ یاخود خطوتی عریضەی بۆ دیاریەکەی. ئەم وەفدە کە ڕۆیشتون چەند جار وەفدی وەزارەتی دارایی هاتوون، من لێم پرسیون دووچاری چێ بن؟ ئەڵێ دووچاری ئەوە بین لەوێ داتا و بەیاناتمان نادەنێ، دێنە ئێرە کە دانیشین داوای داتا و بەیاناتەکەن. کاک حەکیم ژمارەی فەرمانبەرانی هەرێم تا ئێستا داتا و بەیاناتی دقیقی نییە. فرۆشتنی نەوت بە بۆری و بە تەنکەر و بە دەرهێنان و بە پاڵاوگە هیچ داتا و بەیاناتێکی نییە. بۆیە ئەم وەفدانە ئەڕۆن وەفدی مناقەشە نین، وەفدی
تەوزیحاتن هەندێک تەوزیحەدەن ئەوانیش هەندێک شتیان پێڵێن ئێستا مەرجەکانی ئەوان زۆر وازەحە کۆمپانیایەک دروستە جارێ یەکەم قرارەکەی محکمەی اتحادی زۆر وازەحە مجمل ئینتاج الأقليم هەرچی نەود لەو ئەرزی هەرێمە دەرەهێنرێ ئەبێ ڕادەستی عراقی بکەن کە ئەمە خۆی بۆ خۆی ئیجحافە با بڵێن جۆرێک لەستەمە لە حکوومەتی اتحادی ئەو نەوتەی کە دەرەهێنرێ دوو بەشە بەشێکی کاڵین ئینتاج ئەوەیە کە هەمووی دەرەهێنێ بەشێکی تر پێوترێت تەزدیر ئەوەی هەناردەکرێت ئەوەی عێراق 620 تا 650 هزاری ڕۆژانە ئەچێ بۆ ئیستیهلاکی مەحەلی و دەرێ بە مەسفاکان بە $6 یا $4 ئەوانیش پاڵاوگەکان ئەیپاڵێون ئەیکەن بە بەنزین و نەوت و گاز و مشتەقاتەکەی بۆیە بەنزین لە عێراق بە 450 و لە هەرێم ئەمان کە ئیفرۆشن بە پاڵاوگەکان لە بەرەوەی پاڵاوگەکان با بڵێن ئیکەتی تایبەتن بە سعری مەدعوم پیان نافرۆشن بە شێوەیەک لە سعری عالەمی پیان نەفرۆشن بۆیە گرانەکەوێت لەسەر خەڵکی هەرێم حتا محکمەی اتحادی مراعاتی ئەوەی نەکردووە کە ئەبوایە مجمل نەوتی هەرێمی نەوتە بیوتە نەوتی مصدر کە ئەبێت تەسلیم بە حکوومەتی بە کۆمپانیای سۆمۆ بکەن لە ژێر ئیشرافی حکوومەتی اتحادیە بە نیسبە و تەناسب یعنی چۆن 650 هزار بەرمیل ڕۆژانە لە ئەسڵی 3,880,000 بەرمیل کە 3,200,000 هەناردەیەکرێ و باقیەکەی بۆی سیلاکی مەحەلی بەم نیسبە و تەناسوبە 150,000 بەرمیل دانرایە بۆی سیلاکی مەحەلی بۆیە ئەو خەڵکە فەقیر و هەژارە بەنزین بە 450 بکڕێ و لەو مەعاناتە ڕزگاری بێ بۆیە قرارەکە یەکەم فەقەران باز لە مجملی ئینتاجەکە ینی هەرچی دەرەهێندێ خاڵی دووهەمیان باز لەوە ئەکا هەرچی گرێ بەس هەیە ئەبێ بدرێتە حکوومەتی اتحادی بۆ دراسەکردنی خاڵی سێهەمیان کۆمپانیایەک دروست ئەکرێ ئەم کۆمپانیا مقڕەکەی لە هەولێرە بەڵام سەر بە وەزارەتی نەوتی اتحادیە لە ژێر هەژمونیەوە سیاسەتی نەوت ئەو دایە ڕێژێ چ دەرهێنان بێت چ پاڵاوت دەبێت چه هەناردەکردن بێ پارەکەیش لە بانکێکی ئەجنەبی دانرێت لێرەدا نانرێ لە هەرجارێ و لە بانکەکانی هەرێمی کوردستان بۆی لە فەرقی عوملەی شاتیجارەتێکی تیا بکەن لە بانکێکی خارجی دانرێت تەنیا مراعاتێکیان کردووە و توانە ئەگەر حکوومەتی اتحادی لە کاتی خۆیان موازنە و پارەی نەنادەوە توان لەو پارەیە سەرف بکەن کە ئەوەیش لە حساباتی بانقیە مادەم بانکەکە بانکێکی ئەجنەبی و ئیشعارکردنەکەی هی نەوتیش لە عێراقا چۆن ئەفرۆشێ کە ئەفرۆشێ لە ڕێگەی بۆرسەوە ئەفرۆشێ وەزارەتی نەوت مەسئولە لە فرۆشتنی دوای پارەکە چێتە وەزارەتی دارایی لە سەلاحیەتی وەزارەتی نەوتی عێراقا نامێنێ لە وەزارەتی دارایی چۆن ڕاتە ڕیزاڵت بانکی ئەمریکی دوای ڕاتە حسابی CBI دوای دێتە حسابی وەزارەتی دارایی اینجا وەزارەتی دارایی ئەتوانێت تەحویلی پارەکان بکات لە ڕێگەی بانکی مرکزیوە کە ئەوەش بانکی مرکزی کاتی خۆی دوو فەرعمانە بۆ فەرعێکیان لە هەولێر بۆ فەرعێکیان لە سلێمانی فەرعەکەی سلێمانی هەروە ڕۆیشت و دانەنرایەوە کە ئەوەش کاتی خۆی بەڵگە و بەڵگەنامەمان داوەتە هەندێک لە برادرانی ئێرە کە مەفروز بوو داکۆکیتان کردە کاتی خۆی عەلی عەلاق بە ئێمەی وت کە شاهیدم هەیە کاک وشیار عەبدوڵایە کاک شیروان میرزایە ئەوانە وتی تەنها وەرەقەیەکی ئەوەنم بۆ بێنن لە حکوومەتی هەرێمەوە تا من فەرعی بانکی مرکزی سلێمانیش بکەمەوە بەڵام ئەمان ئامادە نەبوون وەرەقەیەکی ئەوەمان بدەنێت پارێزگاری بانکی مرکزی مەبەسەوە بەڵێ پارێزگاری پێشووی بانکی مرکزی عەلی عەلاق باش بەس ئێستا بڕیارەکە جێبەجێ دەکرێت ئەو بڕیاری نەوتەکە چونکە دەکرێریم خۆی بزێتەوە جێبەجێ نەکات کاک حەکیم کە محکمەی اتحادی کاتی خۆی لە کاتێکا کە ئەم قرارە لە ناو محکمەی اتحادیە هەبوو ئێمە جارێک سێ برادەر من و کاک گۆشیار و کاک سەرکە و شەمسەدین هەندێک مەلەفاتمان متابعە کرد یەکێک لەو مەلەفانە ئەم قەزیە بوو پرسیارمان کرد لە مدحەت مەحموود کاتی خۆی وتمان ئەم مەلەفە چییە جار هەڵبەز و دابەزەکە وەختێک ئەبینین بووەتە بابەتی ئەعلامی و محکەمە قسەی لەسەرەکە وەختێکی دیکە پەردەپۆشەکرێ و زۆر بە سەراحەت و ڕاشکاوی پێیوتینوتی ئەم قەزە پەیوەندی بە قەزەی سیاسیوە هەیە تا ئەو کاتەی هەرێمی کوردستان بێ کێشە بێ لەگەڵ حکوومەتی اتحادیە پێمان ئەڵێن تەجمیدی ئەو بابەتە بکەن وەختێک کێشە نەکە ئەڵێن تەحریکی ئەو قەزیە بکەن لەبەرەوەی کە من وتم ئێستا عێراق کەوتووەتە دووبەرەی
هەردوو هێزە کوردیەکەیەکیان لە بەرەیەکیانەوەیان لە بەرەیەکیانە بۆیە ئەم مەلەفە بەکارهێنرێ و ئەم قانونە ئەم قەراری محکەمە ئیتیحادیە وەکو باسم کرد مادەیەکی دەستوریە و ناتوان جێبەجێ نەکەن بە تایبەتی کێشەیەک هەیە لە عێراقیشە ئەو دوو جەب هەیە هەچ کامیان حکوومەت پێک بێنێ ئەوی دیکانە بێتە ڕقی بەسەری و زەختی لێەکە چونکە یەکێک لە حەلیفەکان لەناو ئەو بەرەی دیکە باشە بەس ئێستا سەرەوەی دەڵێن باشترین بژاردە پەسەندکردنی یاسای نەوتوغازە لە پەرلەمانی عێراق دوێ بڕیارە کێڕێگری کرد بە ڕێژداگەداری زۆر بەڕاشکاوی وتی هێزە کوردیەکان نانهێشت و کاتی خۆی لە 2007 قانونی نەوتوغاز لە ناو ئەدراجی پەرلەمانایە بەڵێ هێزە کوردیەکان نانهێشتە و قانونەتی لەبەرچی ڕێگربوونەوەی یاسای نەوتوغازی عێراق دەربچێ کۆتوبەندی فرۆشتنی نەوتی هەموو عێراقی کرد بە پێی دەستور قەزیەکە لەوایە ئەمڕۆ ئەڵەن مەرجعیەت ماوەفدەکەی هەرێم گوێم لە تەسیحەکانیان بوو ئەڵێ مەرجعیەتمان دەستور و ئەو قانونانە بن بە تایبەت ئەگەر قانونی نەوتوغاز دابنێ بۆ قانونی نەوتوغاز من مسۆدەکەیم بینیوە ئەگەر دابنرێ هێزە کوردیەکان جارێ لەگەڵ ئەو پەرتەوازەی کە هەیەە و ئێستا ئەو قۆناغەش تێپەڕیوە هێزە کوردیەکان بە حەق و ناحەق دیفاع لە مەلەفی نەوتی هەرێم بکەن ئەسڵەن تەنیا ئەو دوو هێزەیە ئەوی ژێکێتی بە شەرمێک و دیفاع بە تایبەتی لە بەغا قەناعەتم وانییە دیفاع لەو مەلەفە بکە بۆیە ئەگەر بکرێ پارتی بە تەنها دیفاعی لێەکە لەناو پەرلەمانێکی 229 کەسیە تەنها 33 کەس 31 کەس دیفاع لەو بابەتە بکەن ئەبێ قانونی نەوتوغاز چه امتیازێکی بۆ هەرێمی کوردستان تیابێت لە کاتێکە مادەی 111 دەستور زۆر وازەحە و مادەی 112 دەستور هەموو خاڵەکان بەستوێتیەوە بە کەلیمەی معا لەگەڵ معان لە فەقەرە یەکەمان معا هاتووە لە فەقەرەی دووەمان معان هاتووە کەواتە هیچ پرۆسەیەکی نەوت بەبێ حکوومەتی اتحادی تێناپەڕێ بۆیە قانونی نەوتوغاز کە تەشریع بکرێ بە دڵنیاییوە لە بەرژەوەندی هێزە کوردیەکان تێناپەڕێ ئەکرێ بڵێم لە بەرژەوەندی خەڵکی عێراق تێپەڕێ چونکە چۆن بنزین بە 450 مەفروزە بۆ ئێرەش بە 450 بێ و خەڵگە بێ ئیسفادە بکات لەو ناوتەی کە لەژێر خاک بەس قسە لەسەرەوەی مامۆستاگەر بڕیارەکە جێبەجێ بکرێ ئایا پشکی هەرێم دەنێردرێت و پێشتر کەمانگانە 1 تریلیۆن و 200 میلیارد لە بەغدا لە چوارچێوەی موازنە کاک حەکیمگیان ئەو بڕیارە چێتە چوارچێوەی موازنە طبعا ئەحسان عەبدولحەمید ئەحسان عەبدجەبار لە لیژنەی مالیە زیاد لە جارێک گوتی من ئامادەم مەلەفی هەرێم هەموو وەرگرم لە ماوەی 3 مانگە ئەتوانم ئیدارەی مەلەفی نەوتی هەرێم و هەموو شەریکاتیش خۆم مناقەشیان لەگەڵاکەم کێشەکە لەکوێیە کاک حەکیم ئەم مەلەفانە ئەبێ لەم هەفتەیە وەفدەکە هاتوونەتۆ بە قیادە بڵێن مەلەفەکانمان بنێ عەقدەکانمان بنێ بابی بین کە عەقدەکانە بن ئەوان یعنی ئەگەر مقایسەی تەجروبەی هەرێم و تەجروبەی بەغدا بکەی فەرقی ئاسمان و ڕێسمانیان هەیە بەقەدەر هەردوو وەزیرەکە چەند فەرقی ئاسمان و ڕێسمانیان هەیە خەڵکی ئەکادیمی و پرۆفیشنال و مختص و ئەوانیان هەیە بۆیە ئەم عەقدانە هەر لە بیدایەتەوە ئەکەونەوە سەر ئەو حاڵەتەی هەمومان بیرمان دێ کە 5 میلیۆن دلار 5 میلیارد دلار شیرینی وەرگیراوە ئەگەنەوە ئەوەی چەند وەرگیراوە چەندێک نێراوە چەندێک فرۆشراوە بە چەند فرۆشراوە کواپارەکەی لەکووا سەرفتان کرد هەموو ئەمانە یعنی تا دەستی لێی ئاڵۆسترە بێ بۆیە من قەناعەتم نییە حکوومەتی هەرێم جورئەتەوە بکە ئەو گرێبەستانە بنێرێ چکە ئەو گرێبەستانە خۆ ناینێرن بۆ خەڵکێکی نەشارەزا لێی نەزانێ کاتی خۆی وەزیری سامانە سروشتیەکان چوو بووە ناو پەرلەمانەوە بۆ ڕوونکردنەوەی مەلەفی نەوت طبعا باسی بیرلێدانی ئەکرد کە دوو جۆر بیرمان هەیە بیرێکیان ئاسۆییە و بیرێکیان ستونیە پەرلەمانتارەکان هەموو سەریان سوورما بوو کە ئەم مەسئلەیە چۆن باسەکە لە کاتێکە لێدانی بیر علاقی بە پەرلەمانتارەوە نییە و پەرلەمانتار مختص نییە لە لێدانی بیرە ئەگەر بکرێ نەفرێک دوو نەفەر لە ناو پەرلەمانە مختص بن لە مەجای جیۆلۆجیای هەندەسەی نەوتیان تەواو کردوێ ئەکرێ لێ بزانن بەڵام ئەوەیشی پەرلەمان نییە پەرلەمان لێپرسراوە لەوەی داهاتەکەی چەندێکە چۆن سەرف کراوە و چی لێکراوە بە پرۆسێسەکە لە گەڕان بەدوا لە لێدانی بیر لە دەرهێنان لە مارکێتن لە پارەکەی کە پێوتێ فۆرئێم مەنی مارکێتن مێژەرین 4 ئێمە ئەمانە پەرلەمانتارە بێ لەم 4 ئێمە بپرسێتەوە بۆیە من پێم سەیرە بێ ینی هەرێمی کوردستان ئەم مەلەفانە بەو زەخامەتەوە بنێرێتە بەردەست
نینێرێ ئەمە گرفت لە هەفتەی داهاتوو دەرەکەوێت کە هەرێم ئیمتیسال ناکا بۆ قەراری محکەمەی ئیتیحادی کە ئیمتیسالی نەکرد بە دوای ئەوە هەرێم دائەنرێ بەوەی کە قەراراتی محکەمەی ئیتیحادی تەنفیز ناکا ئەوان ئەتوانن چی دەبێ بۆ نمونەوە ئەوان ئەتوانن ئەگەر هەرێم بڕاتە خانەی ئەوەی ئیمتیسال ناکا بۆ قەراراتی محکەمە کێ ئیمتیسال ناکا ئەوە بە عائق لە بەرامبەر قانونە ئیجراعاتی قانونی منعی سەفەر هەیە حجزی ئەموالی منقولە و غێر منقولە هەیە یعنی ئەنواع و ئەشکال عقوبات هەیە بۆ ئەوەی کەسێک کە ڕێگرە بێ لە بەردەم قانونا بەتایبەتی قانونی محکمەی ئیتیحاد ئەگەر سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەوانەی بەشدار بوون لە پرۆسەی نەوتا و بەشدارن مەسەن ئێمە شتێکمان هەیە لە هەرێم چی نەوت و غازی پێوتێ لێژنەی نەوت و غاز ئەمانە 5 کەسن ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز ئەمانە بەرپرسن لەو مەلەفە کاتێک کە ئەبنە عەرقە لە سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیرەکە چونکە حکوومەت تەزامونیە ئەو وەختە بە پێی وەزع چونکە محکەمەی ئیتیحادی یعنی هەڕەمەکی بڕیار نادا و ناشێ وەزە سیاسیەکە زیاتر بە ئاڵسکێنێ بۆیە قۆناغ بە قۆناغ لە 2012 و لە 2022 یعنی دوای 10 ساڵ حکومەدا ئێستا ژمەرج نییە یەکسەر حکومدا بەڵام ڕۆژ لە ڕۆژ فشارەکانی سەر حکوومەتی هەرێم زیادەکەن بۆیە هەرێمی کوردستان خۆ لە بیدایەتەوە وتیان قەرارێکی نادەستوریە خۆوتیان قبوڵی ناکەین خۆتیان ناچینە ژێرباری ئەی ئەمڕۆ بۆ چوون و ئەیانەوێ جێبەجێ کەنۆڵەن دەرفەتێکی باشە و با هەماهەنگ قانونی نەوت و غاز ئەمە بریتە لەوەی فشارەکان ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبووە و دڵنیابن کە حکوومەتی ئیتیحادی زیاد لە کارتێکی هەیە بۆ بەرپرسانی حکوومەتی هەرێم بەڵام ڕەنگە لە ڕۆ سیاسیەکەیەوە هەندێکیان مماتەڵە پێ بکە هەندێکیان مجامەلە پێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێنەوە وڵاتان بەڵێ وینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانە میجیانی و لەدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگێی ئاوی سلێمانی دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکە دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ڕەشەبامەوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕس مامۆستا بایگوی پرسیارێتە لەسەر دارایی لێکۆن دوای سەر نەوت و غاز دوای چینە سەر پێکەنانی حکوومەتیش سەبارەت بەو زیانانەی کە بەرهەرێم کەوتووە ئێستا پێدوای ئەگەر نەوتەکە تەسلیمی بەغداد بکرێت
ئەو زیاننی کە بۆی ئابووری سەربەخۆ ئابووری هەرێم باشتر دەبێت ئیداردانی لەلایەن عێراقەوە چکە بازەکە زیانێکی زۆر بەرهەرێم کەوتووە پێشتر ئایا بەڵێ ئەو شەریکانەی کە عقدیان لەگەڵ هەرێمی کوردستانە کردووە کە 58 عقدن هی 37 کۆمپانیایە سەر بە 30 وڵاتی جیهانە. باش ئەم عقدانە ئەگەر لە بیرمان بێ داناغاز سکاڵایەکی لە سەر هەرێمی کوردستان تۆمار کرد بە 2 سکاڵا ملیارێک و 980 میلیۆن دلاری لە هەرێم بردەوە و دوایش پارەکەیاندایە. تەمان پارەی هەرێم هەروە بە هەدەرتووە ئەوە لەوێ نزیکەی 2 میلیارد دلار ئەوە 630 میلیۆن دلار لە بانکینا ئەوە 450 هزار دلارە ئەوی دیکە بەڵ ئەوەی یاریدەری پەرلەمانتارێکی بەرکاری 500 میلیۆن دلار میلیۆن دلاریش لەوێ دراوە بەو ئەوە تەمان ئەوانەی کە ئێمە بەرچاومان کەوتو یاعلام بڵاوی کردو ئەی باسی 250 میلیۆن دلاریشیانە کرد کاتی خۆی ڕۆسنەفت داوێتی بە هەندێک لە هێزە سیاسیەکان ئەمەی کە دیارە و ئەوانەی کە تازە کەشفە بن مڵکەکانی ئەمریکا کە دانەیەکیان 18 میلیۆن و ئەوی دیکەیان گەڕێکی خانوویان کڕیوە کاتی خۆی ئێمە مەلەفێک هەبوو لە لیژنەی مالی ئەو مەلەفە باسی لە دەرچوونی پارە کردبوو لە عێراقا مەلەفەکە ڕەحمەتی ئەحمەد چەلەبی ئامادەی کردبوو 312 میلیارد دلار لە عێراق دەرچوو بوو نزیکەی لە 157 ئەو داهاتەی هاتبوو عێراق لە 157 چوو بۆ دەرەوە تەبان ئەم پارەیە کاتێک کە حسێبی کرد وتی نزیکەی 115 میلیارد دلاری حکوومەت بۆ کڕینی پێداویستی خۆی 85 ملیاریشی بۆ کەرتی تایبەت بووە بە هەمووی ئەی کردە 200 میلیارد گومان هەبوو لەسەر 112 میلیارد دلاری ئەم 112 میلیارد دلارە لە ڕێگەی کۆمەڵی بانک وەچوو بۆ دەرەوە لە ڕێگەی مەزادی عوملەوە دیناریان خستبووە ناو بانکی مەرکەزی و دۆلاریان وەرگرت و دۆلارەکان چوەتە دەرەوە ئەم پارانە کۆمەڵی بانکی هەرێمیشی تیا بوو مەسەرەن بانک هەیە با بڵێن ناوەکەی مەشهورە کە لە ساڵێکا 4 میلیارد دلاری لە مەزادی عوملە وەرگرتووە و ئەم 4 میلیارە بە ناوی تیجارەتەوە کە شتێکی سەیر و سەمەرەی زۆری تیا بوو کات خۆی مەرحومی چەلەبی راپۆرتەکان 6 راپۆرت بوون تەسلیمی منی کرد بەڵام ئەوە بوو خۆی اختیار کرا دوایش من جهێتێکی بێلایەنم نەدی تەسلیمی بکەم تاوەکو تحقیق بکەن بەڵام ئەمانە هەر ماون و ناوی ئەو بانکانە ماون ناوی ئەو شخصانە ماون کۆمەڵی ئەشخاصی وهمین کۆمپەڵی کۆمپانیای وهمین بەڵام ناوی بانکەکان دیارن کە کێ ئەم پارانەی دەرکردووە لەو 112 میلیارە ئەبێت چەندێکیان هی بانکەکانی هەرێم بن لە کاتێکە من جارێک مناقەشەم بوو لەگەڵ کەسێک کە مەسئولی سیولە بوو لە بانکی مەرکەزی باسی لەوە کرد کە 30 بانک زیاتر مڵکی بەرپرسانی هەرێمی کوردستانە ئەم 30 بانکەوتی زۆربەی زۆریان تەعاملی مەزادی عوملەیەکەن گۆڕین و کڕینی دۆلار و ئەوانەیەکەن بۆیە ئەم پارانەی کە ئێستا دەرەکەوێت لەم لا 18 میلیۆن و لەو لا 200 میلیۆن و ئەوە 500 میلیۆن دلار و ئەوە 600 ئەمانە هیچ نین لە چاو ئەو پارەی کە دەرکراوە کەی ئەم پارانە کەشەوێت کاتێک عێراق دەوای مەلەفی ئەم پارانەکە لە نظامی سویفت نظامی سویفت نظامێکی عالەمیە لەم ماوەیە ئەم وشەیە بەردیدی بینەران و بیسەران کەوت لە کاتێکا کەیانویست حەسار لەسەر ڕووسیا دابنێن نظامی سویفت ئەوەیە $1 لە دنیا جێبەجێ ناکات لە فەرعی بانکی ئەلفۆ بۆ فەرعی بانکی با ئللا بێ بە نظامی سویفتا بڕوە عێراقیش لە 86 بانک 77 بانکیان لە نظامی سویفتا هەن یعنی هەرچی پارە ڕۆیشتووە تا ئیستقراری ئەخیری وەرگرتووە ئەزانرێ لەکوێیە و مستەقبەلی ئەخیری کێیە و لەکوێ پارەکە جێگیر بووە ئەو وڵاتانەیشی کە نایدەنەوە تازە بۆتە بەشێک لە ناتیجی ئیجمالی ئەو وڵاتە بۆیە نایدەنەوە سوار بە زیانەکانی ئێستا بۆیە زیانەکانی ئالێرەوە دەست پێەکە ئەم گرێبەستانە لەگەڵ حکوومەتی هەرێما کراوە عێراق مەسئول نییە لەم گرێبەستە ئەو گرێبەستەی کە کۆمپانیایەکی تایبەت زەرەری لێ ئەکات چونکە مەسەلەن داناغاز وتی من بۆ ماوەی 25 ساڵ حەقلی غازی کۆرمۆرم گرتووە کەواتە حسابی هەموو قازانجی خۆیەکە ئەو شەریکانەی کە ئێستا نەوتەکان لێسەنەوە یا بە سیغەیەکی تر عێراقیان داتێ سیغەی مشارەکەی ئینتاجیان بۆ گۆڕێ بە سیغەی خدمە زەرمەند دەبن
ئەو زەرەرە لەسەر کێ بێ سکاڵا بکات لەسەر حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم هەندێک لەو گرێبەستانە بە شخصی کراون حاکم بۆیە ئەو کۆمپانیانە سکاڵای کەسی لەسەر بەرپرسانی هەرێم تۆمارەکەن و بۆیە ئەگەری ئەوەی هەیە نەخێر ئەو کۆمپانیانە عالەمیان لەمە دووە کە باسەکرێ نەوتی هەرێمە فرۆشە وڵاتە بانکێکەوە ئەزانی عێراق 400 میلیۆن دلاری داوە بەس لە بەرەوەی کێشەی یاسایی هەبوو هەندێک سەرمایه‌دار پارەیان لە عێراق و سکاڵای یاساییان تۆمار کردبوو ئەگەر پارەی نەوتی فرۆشا یەکسەر ئەوان حجزیکەن بۆیە کاتی خۆی ئۆباما کە حسابی نەوتی عێراقی گرتە ئەستۆی خۆی سەرەتا DFI گرتی حسابی خۆی تا 2009 لە 2009 ئۆباما گرتی حسابی خۆی تا 2011 لە 2011 عێراق تەسوێم حساباتی کە 400 میلیۆن دلاری داوە بۆی سکاڵە ئەگەر ئەمانە سکاڵایان کرد لەسەر حکوومەتی هەرێم و پارەی هەرێم چووە ئەو بانکەوە ئەتوانن حەجزی بکەن و پارەی سەرمایه‌دارەکان ئێستا ئەو مڵکانەکە کەشف نەبووە زۆر کارێکی ئاسایی ئەبێ کە ئەگەر کۆمپانیایەک پارەی کەوتە لای حکوومەت چ سەرۆکی هەرێم بێت سەرۆکی حکوومەت بێت جێگرەکەی بێ ئەتوانێت سکاڵای یاساوی ئەو مڵکانەی کە هەیەە لە دەرەوەی وڵات حەجزیکەن بۆیە تەسلی ڕادەستکردنی ئەم گرێبەستانە زۆر قورسە بۆ حکوومەتی هەرێم بەدەستی خۆی مەلەفی ئیدانەی خۆی تەسلیمەکە بەدەستی خۆی مەلەفی تاوانبارکردنی خۆی ڕادستی حکوومەتی عراقکە و ئەمە ئەکرێتە مەلەفێکی فشار کە لەمە دووە چیان بێ پیانەکە بۆیە زیانەکان چەندێک بۆ سەر حکوومەتی هەرێم و خەڵکی هەرێمی کوردستانە بێ دەهێندە بۆ سەر بەرپرسانە بێ کە ئەزانم ێستا خەڵک گوێی لەم قسەی منە بێ زۆر دڵخۆشە باشە زۆر باشە بەس سەبارەت بە بڵین پێکێنانی حکوومەتیش با لەسەرەوە سەرنج بزانم ئێستا ئەمڕۆ 5 مانگ تێپەڕی چوینی مانگی 6 هەڵبژار نکراوە تا ئێستا بۆچی حکوومەت پێک نات بەڕز لە چەند ڕۆژی ڕابردووش لە بەغدا بووی کۆمەڵێک دیدارت هەبوو حکوومەت بڵین سەر کۆمار هەڵدەبژێردرێت حکوومەت پێک دێت قەزێکە بووەتە سراعی کەسری ئیرادە شکاندنی ئیرادەی یەکتر باش دوو جەبهە دروست بوون لە بەرامبەر یەکە جەبهەی ثەباتی وەتەنی و جەبهەی ئینقاذی وەتەن هەردووکیان کۆتایەکان بە وەتەن دێ بەحسا هەردووکیان باز لە نیشتیمان و دڵسۆزی بۆ نیشتیمانەکە جابزانە چەندێک خەڵک لە نەهامەتیایە کەواتە هەردوو جەبهەکە ئەوەی سراع ئەوەندە سیاسی ئەوەندە مەساڵحیە ئەوەندە نیشتیمانی نییە کاتێک کە ئەم سراعە دروست بوو قیادەی ئینقاذی وەتەن کە سەدرەکانی کەن بە قیادەی مقتەدا سەدر هەر لە بیدایەتەوە لەگەڵ ئەو دوولایەنەکەی تر لەگەڵ سونەکان بە قیادەی حەلبوسی و خەنجەر لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە حکوومەتێکی زۆرینە پێگەێنێ کێی ویست بەشداری پێکە کێی نەویست با بڕۆ معارەزە بێ ئەمەیش لە بەرامبەرە ئیتار و هەندێک هێزی تر کوتلەی هینیان پێگەێنە ثەباتی وەتەنی کە ئەزانن ئەگەر ئەم حکوومەتە تەشکیل ببێ هەرچی تۆڵەی لەوە پێش هەیە لەم بەرەیە کاتەوە بۆیە ئەم بەرەیە هەوڵی جددی زۆریاندا تا سولسی معەتەلیان پێگەێنە سولسی معەتەل نەیانهێشت لە مەحکەمەی ئیتیحادی بڕیارێکیان بەدەستێنە سێ قەرار دژیان دەرچوو قەراری چوارەم لە بەرژەوەندیان دەرچوو قەراری چوارەم ئەڵێ سەرۆک کۆمارە بێن نیسابی دانیشتنەکە لە 220 کەس کەمتر نەبێت ئینقاذی وەتەن ئەمەی بۆ دروست نەبوو ثەباتی وەتەنی توانی 126 دەنگ 126 کورسی بەدەست بێنێ جگەل لە غایبەکان نەیهێش جەلسەی یەکەم دروست بێ گرەویان کرد لەسەر جەلسەی دووەم کە هەندێک لە مستەقیلەکان یەکلا بنەوە بۆ گروپەکەی دیکە بەڵام دیسان لە جەولەی دووەمیشا گەیاندیانە 133 بۆیە تا ئێستا کلیلی پێگەێنانی حکوومەت لە سەرۆکاتی کۆمار و دەستپێکە ئەمان نایڵ سەرۆکی کۆمار هەڵبژێ باش بەس چی ڕوو دەدا هەرچەندە بڵێنەوە 6 مانگ تێپەڕی ئەگەرەکان ئەوانن ئەم گروپی با بڵێن ثەباتی وەتەنی یەکەم محاولەیان ئەوەیە کە ئینقاذی وەتەن هەڵوەشێنەوە یعنی پارتی و سونە و سەدرەکان لێ بکەن ئەوە ئێستا خەریکی ئەوەن بە شێوەیەک لە شێوەکان فشاریانن سارغ باران ئەکرێ نت بۆ حەلبوسی دروستەکەن هەموو ئەمانە چووەتە بابی ئەو فشارە سیاسیانەی کە یانەوێ ئەم سێ تەکەتولەی کورد و سونە و شیعای سەدری لێ بکەن محاولەی یەکەم ئەوەکەن محاولەی دووهەم
ئەیانەوێ مقتەدا سەدر لەگەڵیان ڕێبکەوێ بۆەوەی ئەکبەر کوتلەی شیعی پێکبێنن لە ناو پەرلەمان مقتەدا سەدری جملەتەن و تەفسیلن ئەمەی ڕەفز کردو ئیدەن وەزعەکە ئابم بشێوە تەزیمە ئەمێنێ یا ئەبێ ئەو بەرەی هەڵوەشێتەوە یاخود دەبێ مقتەدا سەدر یاخود هیچ حلێکی تر نییە بەرەو انتخاباتی مبەکرە ئەبێ کاماگەر زیاتر واریدە انتخابات دووبارە دەکرێتەوە ینی هەموو ئەگەرەکان واریدن هەموو ئەگەرەکان واریدن بەڵام ئەبێ قانون انتخابات تەوسێ محکمەی اتحادیە تەوسێکەش ملزەمە ئەبێ پەرلەمان یاساکە تعدیلکە یاساکە چۆن تعدیلەکە لە کاتێکان لە زەرری ئەو هێزانە بێ کە ئێستا زۆری نەن لە پەرلەمانە لانی کەم 175 دەنگیان هەیە بۆیە وەزعەکە بە مەزومی ئەمێنێتەوە تاوەکو ئەوەندەی بۆ ڕێگە چارەیەک بەڵام هەرچەند سەیرەکەی ڕێگە چارەکان چوینەتە نەفقێک و نەفقەکە بەڕاستی هەم تاریکە هەم داخرا باشە فشار هەیە لەسەر پارتی ئێستا چکە لەسەر پارتیش هەیە لەسەر سونەکانیش هەیە لەسەر سەدرەکانیش هەیە فشارەکانی چکە جگە لە موشکبارە ئێستا بازدۆکی گرفت بۆ کۆمپانیای کارگروپ لە باشووری عێراق کە پرۆژەی هەیە کە سەر بە پارتی دروست بکرێ فشاری تریشەیە پارتی هیچ چاوڵێکی بۆ کەمکردنەوەی فشارانە ئەوەی محکمەی اتحادی لەسەر نەودەوە فشاری یەکەم باش چاوەڕێ بکە کە ئەگەر ئەو قەزیانەی چەند جاری وا دیارە وتوانە ئەم اتفاقە نەک هەر لە ناو عێراقا کێشەی دروستکرد بە هێزەکانی تر مەسەن وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئەڵێمە دژ بە ئەمنی قەومی ئێرانە یعنی ئەمە زۆر بەوازحی هاتوۆتە سەرخەت و باز لەوە ئەکرێت کە ئەمە محورەکە خەریکە گەورە بێ بەوەی رووسیا تهدیدی قەزیەکەی کردووە کە ناکرێ نایەڵێ هەرێمی کوردستان ببێتە بەدیلی گاز و نەوتی رووسی چکە رووسیا تاکە کارتی فشارکەپێتی نەوت و غازی هەیە بۆ ئەوروپا بۆ معلومات و ێستا نەرویجەکان سۆبەی دار دروستەکەن بۆ ئەوەی ئەگەر غاز نەما لە فترەی زستانی داهاتوە ئەزمەی غاز و نەوت و ئەوانە دروست بوو دار بەکاربێن بۆ خۆگەرمکردنەوە کەواتەم ئەزمەیە ئەگەر بەردەوام بێ رووسیا بە هیچ شێوەیە قبول ناکات لە بەرژەوەندی بدرێت دەوڵەتێکی زلهێزی جیهانی محور لەو دوو ثنائی القطبین دوو قوتبەکە هەروە بە ئاسان هەرێمی کوردستان لێرە دابینی غاز و نەوتکا بۆ ئەوروپایەکان بۆ ئەوەی بێمنەت بن لە رووسیا بۆیە ئەم قەزیە فراوان بووە یەکەم جار تەنها نێوماڵی شیعی تیا بوو دوای ئێرانی تێکەوت دوای رووسیای تێکەوت دوای سینی تێکەوت بۆیە ئێستا پاکستانیشی تێکەوتووە بەوەی کە پاکستان یەکێک بوو لە هاوکارەکانی ئەوەی کە ڕێگەی حەریر لەوێەوە بێت پاکستان قرار بوو هاوکاری سئین بێ بۆ ڕێگەی حەریر و دژی بەرژەوەندەکانی ئەمریکا بێت لە مەسەلەی ئۆکراین ئەوە تا حکوومەتەکەی پاکستان و پەرلەمانەکان هەڵوەشانەوە حکوومەتەکان لابرد و دوای دیسان پەرلەمانەکە دامەزراوە کەواتە دوو ثنائی القطبین ئێستا دروست بووە محورێک لەم لایە بە قیادەی رووسیا و سین بەشدارە لە قەزێکە کۆماری ئیسلامیە هەندێک لە وڵاتان دیکە محورەکەی دیکەش تەبەن هێزەکانی ئیتارن مەسەن یەکێتیە ئەمە ئیتر بتەوێ و نەتەوێ هەردوو هێزە ئیسلامیەکە کەوتونەتە ئەم محورە یعنی وازح بێڵێم بەرامبەرەکە لە هێزە کوردیەکان پارتی تێکەوتووە لە سونەکان حەلبوسی و خەنجەر بەشێک لە سونەکان لەگەڵ ئیتارن و لە شیعەکانیش مقتەدا سەدر و هەندێک لە مستەقیلەکان بە دووە لە ئەقلیمیەکان تورکیا و ئیماراتن دوای فراوانە بێ بۆ ئوردون و هەندێک جار سعودیە اینجا چوەتە مەرحەلەی دووەلی با بڵێن زلهێزەکان وەکو بریتانیا باش کاتم زۆر کەمەوە سەبارەت بۆی کە بازۆکەی سەپارتی دانوستانی لەگەڵ شیعەکان یاخود لەگەڵ ئێرانیەکان کردبێ بۆ کەمکردنەوەی فشارانی سەری هەیە و پارتی دانوستانی دەست پێ کردووە لەگەڵ هەموو لایەنەکان ئێستا لەگەڵ هەموو لایەنەکان دانوستانی دەست پێ کردووە بەڵام پارتی تەبیعەتێکی هەیە کە کاتێک فشاری بۆ دێ لە هەموو دەرگاکانەدا ئەمە تەبیعەتی پارتی و دیبلۆماسیەتی و حیزبە بەو شێوەیە کەەوە بەشێکە لە سیاستکردن و سیاسەتی جاسڵوایە کە لە هەموو دەرگاکان دێ لە ئێستادا لێدانی هەموو دەرگاکان دەرگای هێزە سیاسیەکان دەرگای دەوڵەتە ئەقلیمیەکان دەرگای هێزە شیعیەکان ینی جوڵاندنی کۆمەڵێ مەلەف لە ئێستادا هەموو ئەمانە ئەو دەرگانن کە پارتی لێی داوە بە خاتریەوەی ئەم زەختەی کە لە سەرەتی کەم بکات چونکە تۆ لەبیرن نەچێ گەڕەمەوە سەر بابەتی یەکەم ئەگەر دوو کۆمپانیا لەو کۆمپانیانە ئێستا پشکەکانیان لە بۆرسا بە هەرزان بفرۆشن پرۆسی نەوتی هەرێمی انهیارەکە بەتەواوی باشە نیبازی زیاتر بۆ پارتی هەیە ئەگەر بە دڵنیایەوە بەڵام کێشەکە ئەوەیە پارتی چوەتە ناو خەنەقێکەوە ئەوەندە خەنەقەکە تەسکە
ناتوانێت بگەڕێت ینی پێشکردنەوەی زۆر زەحمەت وای لاتووە ینی وای خۆیان وان لە خۆیان کرد وای بینم چونکە پارتی وا دیارە دیراسی وردیم قەزەی نەکرد و کاتی خۆی ئەمە ئەو قەزێمانە بینی حەڤەجار سەردانی سەدریان کرد لەبەر خاتری ئەوەی مەرجایەتی کورد لای ئەوان بێ بە مقابل ڕازین مەرجایەتی شیعە لای مقتەدا سەدر بێ کە ئەوە ینی زۆر طبیعیە هەمومانە زانین ئەوە لە عێراقا کە سیلا حکومیەکە نەک قانون و دەستور و یاسا ئەو دەرەنجامی لێکەوێتەوە و تویتەکانی من هەموو شایەتن لەسەر ئەوەی کە چی متووە لە مانگی 12 باشە بەس سێنزە یەکی لەم بەرنامی وتت بازی دەدەن دوایش بازیاندا وتت بازی زیاتریش دەدەن زۆر بە کورت دڵنیا بە لەوەی ئەگەر سوور بن لەسەر ئەمە بازی زیاتر ئەدەن و لەوانەیە ببێتە سەرخۆرەی خۆیان سەرخۆی سوپاس دەکەم سوپاس بامەدەبوون مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێش سوپاس دەکەم سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ سان خۆش مامۆستا